بەشێک لەلایەنە سیاسیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرامبەر داواکاری و خواستی حکوومەتی عێراق بە کەم دەرخەمدا دەنێن و هۆکاری دواکەوتنی موچەی فەرمانبەران و شایستە داراییەکانیش هەردەخەنە ئەستۆی هەرێمی کوردستان و بڕیاریان داوە لە بەرەی عێراقدا بمێننەوە. لە 4 2023 بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و محەممەد شیاع سوودانی سەرۆکی حکوومەتی عێراق واژۆ لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە کرا و هەرێمی کوردستان تەواوی پابەندەکانی خۆی جێبەجێ کردووە. ئەوەی جێگای سەرنجە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا هەندێک کەس و لایەن سکاڵایان دەکرد و داوایان دەکرد هەموو شتێک بگەڕێنرێتەوە بەغدا بۆ ئەوەی موچەی فەرمانبەران مسۆگەر بێت. بەڵام ئێستا کە ڕێکەوتن کراوە نەوت لە ڕێگەی عێراقەوە هەناردە بکرێت کەچی حکوومەتی عێراق لە پێدانی ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران خەریکی کات کوشتنە و ئەوە نەشی بانگەشەی گەڕانەوەیان بۆ عێراق دەکرد بێدەنگیان هەڵبژاردووە. لە 19 2021 فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد نەوت ڕادەست بکات. بە گوێرەی لێدوانی پەرلەمانتارانی فراکسیۆنەکە ئەگەر هەرێمی کوردستان پابەندی مەرجەکان بێت ئەوە عێراق شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دەنێرێت. یەکێکی دیکە لەو لایەنانەی کە بەردەوام لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە نەوەی نوێیە. شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەکە لە 3 2022 ڕایگەیاندووە حکوومەتی عێراق ئامادەیە تەواوی بودجەی هەرێمی کوردستان خەرج بکات بە مەرجێک لیژنەکانی حکوومەتی عێراق چاودێری پرۆسەی فرۆشتنی نەوتی کوردستان بکەن و داهاتەکەشی بگەڕێنرێتەوە گەنجینەی ئەو حکوومەتە. هەروەها کۆمەڵی دادگەری لە 19 2022 لە کۆبوونەوەیەکیاندا لەگەڵ هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتەحڕایان گەیاندووە لەگەڵەوەدان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتن بکات و نەوت ڕادەست بکات بۆ ئەوەی شایستە داراییەکانی خەڵکی کوردستان وەربگیرێت. ئێستا حەق وایە ئەو لایەنانەی پشتیوانیان لە عێراق دەکرد و چووبوونە بەرەی عێراقەوە لۆمەی خۆیان بکەن و بپرسن کێ بەرپرسیارە لە دواکەوتنی موچەی فەرمانبەران و شایستە داراییەکانی کوردستان کە دەبوو بەپێی یاسای بودجە حەقی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت. رؤيتنا في الإصلاح الاقتصادي ماكو أي مانع نعتمدها نمضي بها.